ئەگەر من کەسێکی کورتپەروەر بم و زمانی دایکی خۆشم بێت نابێت بە هیچ شێوەیەک بە هێڵمە شتە ڕوو بدات. خاتون سڵاو لێبێ وەکو خوێندکارێکی زانکۆی ئەمریشی تا چەندێک گرنگی بە زمانی کوردی چۆن وەکەی کە زمانەکە و زیاتر پارەوە بێ. سلااوان لەبێت بەخێر هاتم بۆ زانکۆ ئەمریکی لە سلێمانی تەبعەن زمانی کوردی زمانی دایکی خۆمانە و ئەرکی سەرشانمانە نەوەک ماف نەوەکی شتێکی تر ئەرکی سەرشانمانە کە زمانی کوردی بەپارێزین و من وەکو خۆم بۆی بتوانم هەموو زمانانی کە ئیزانم لە هاوسەنگیان ڕای بگرم کدێ بخوێنمەوە بە هەموو زمانەکانی کە ئیزانم و کدێبی کوردیش لەگەڵ ئەوانە و ڕۆژانە لەسەر ڕێزمان و ڕێنووسی کوردەواریش هەر ئەخوێنمەوە بۆی خۆم ئەپدەیت ڕاگرم چون من سەرڕای ئەوەی کە بخوێندنم بە ئینگلیزیە ئەبێ بتوانم زمانی دایکی خۆشم بەپارێزم. چەندم ساڵتە لە زانکۆ؟ یەکەم ساڵمە. یەکەم ساڵ؟ بەڵێ. باشە بەرەو پێشچوونی ساڵەکان تۆ زیاتر دیراسەوە بێ بە ئینگلیزی لێرە مە کاریگەری ناکات سەر زمانی تۆ؟ ئەگەر من کەسێکی کورتپەروەر بم و زمانی دایکی خۆشم بێت نابێت بە هیچ شێوەیەک بە هێڵمە شتە ڕوو بدات و هەموو هەوڵی خۆم ئەم کە ڕوو نەدات. دەسا هەوڵەیەوە کە بەردەوام ئەو قسانی کەیکەیت وشەی عەرەبی تا بەکارنێن یاخۆ وشەی ئینگلیزی تا بەکارنێنی؟ بەڵێ و زۆری شێویستم ڕۆژانە لە کەسانی دەوروبەرم کە پێم بەڵێن کوردێکە زۆر پەتی و پاراوە کوردێکە و زۆر ئەوەیە بۆ ینی وا بەکارێنی ئێمە ڕۆژانە تێکەڵ ئینگلیزی و عەرەبیم بەڵام من شانازیەکەم کە بە زمانی دایکی خۆم کوردێکی پەتی قسە بکەم. زۆر تەرکیز لەسەر وشەکانەدانی؟ بەڵێ بیران لێکەم و جا دەریانە بڕم. ئەتەوێت چ شتێ بکەیت لەو بواری کە ئیشی تیاکەی بۆ منە تۆ ئەتەوێت بۆ یاسا بخوێنی ئێستا ئەمە هەم بە ئینگلیزی هەم بە عەرەبیە زیاتر چۆن واکە کە ئەو بابەتانە بەرەو کوردی بەری ئەو شێوازی خوێندنانە ئەو کتێبانی کە هەیە؟ پێش هەموو شتێک وەکو خوێندکارێکی یاسا کە تازەشم لە بەشەکەیە بەڵام هەموو هەوڵی ئێمە بۆیە بووی کە دادوەری لە کوردەواریە لە کولتوری کوردەواری کوردستانە دروست بکەین جا بە هەر زمانێک کە دیراسە بکەین یان بخوێنین یا خوێندنمان لەسەری بێت ئێمە هەوڵمان ئەوەیە کە ئەو ئیشە و ئەم هەوڵدانە بۆ کوردستان و خاکی کوردستان بکەین.